ئێمە وەکو جەبهەی تورکمانی وەکو بەرەی تورکمانی کە حەزبێکی ئەساسی عێراق و هەرێمی کوردستان داین کە ئێمە ڕێزمانەیە بۆ داواکاری و مافەکانی نەتەوەی کورد لە هەرێمە کوردستان لیس کاتێک ئێمە دیژی ئەم داواکاری و ئەو مافانە نین لێرەدا بەڵام ڕاستێکەیە دەبێت لایەنی سیاسی کوردیش ئەگەر هاتوو کە زۆرینەی نوێنەرایەتی زۆرینەی بکاتن لایەنێکی سیاسی تورکمان کە دژی پرسێک بوو وایە ئۆپۆزیسیۆن بوو دەبێت لایەنی دەسەڵات هەڵنەستێت بە دروستکردنی لایەنی سیاسی تر وایە بەدیلی سیاسر بۆ ئەوی بەشداری پێ بکات ئەوها وا پیشان دێت کە ئەمە نوێنەرایەتی تورکمان ئەکاتن لە کۆبنەوەکان ئەمانە لە بەرژەوەندی پێکەوە ژیانی نەتەوەکان نییە لە بەرژەوەندی لایەنە سیاسەکانیشدا نییە لێرەدا ئێمە کە بەشداری کۆمیتەی ڕەفراندۆم نەمان کردووە وەکو جەبهەی تورکمانی کە ئەوە لەوەیە گەڕێتەوە بۆ بڕیاری سەرۆکایەتی بەرەی تورکمانی عێراقێک کە ئێمە لەو کاتێدا کە ڕەفراندۆم بە گونجاو نابینن ئەمەش بەو مانانانە ئەمە دژی مافەکانی نەتەوەی کوردی